ڕووداوی هێرش و پەلاماری سەرپارێزەری ڕاوێژکار محەممەد یابا کە لە شاری هەولێر و لەسەربوونی بە پارێزەری کەیسێک بە دڕندانەترین شێوە ڕوبەڕووی لێدان و بێڕێزی بەوە کاردانەوەی بەرفراوانی بەدووادا هات. لێک کاتدا و لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان پارێزەران گربوونەوەی ناڕەزایەتیان ئەنجامدا و ئەو ڕووداویان بە شکاندنی شکۆی پارێزەر و دادگا و دەسەڵاتی دادوەری لە قەڵەمدا. ئەوە دەستدرێژیە لەسەر قەزا، دەستدرێژیە لەسەر ئەنجومەنی دادوەری، دەستدرێژیکردنە لەسەر داواکارانی گشتی و هەموو پارێزەرانیش و کە ئەوانە یاسا بەڕێوە دەبن تەنفیزی یاسا دەکەن کەواتە ئەوانە ئەو تاقمە دەستدرێژیان کردە سەر حکوومەت و پەرلەمان و هەموو دامک دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوەش دیزە بە دەرخونە نەکرێ و قبول نەکرێ هیچ کەسێک واستەکاری لە بۆ بکە یان لە پەنای مەسئولێک یان کابرایەکی دەوڵەمەند خۆی بشاریتەوە. ئێمە وەکو پارێزەرانی لقی سلێمانی سندیکای پارێزەران بە توندی سەرکۆنی ئەو کارە دەکەین، داواکاریشین لە دادگا بە زووترین کات کاری جدی لەسەر و دۆسیە بکە ئەو کەیسە یەکلایی بکاتەوە بۆی ڕێگەنە درێژایی تر کاری لەو شێوەیە دووبارە بکرێتەوە لە هەرێمی کوردستان کە ئەم شێوەیە بەردەوامبوون بەم کارە زەرەر بە ڕەوتی سیاسی و دەسەڵاتی سیاسی و باری یاسایی لە هەرێمی کوردستانەکەێنێ بۆیە داواکەین بە جدی هەڵوێز وەرگرن و ڕێگەنە درێژایی تر کاری لەم شێوەیە دووبارە بێت. پارێزەرانی دووهۆک و هەڵەبجە شاوتەریب لەگەڵ شارەکانی دیکە سەرکۆنەی ئەو ڕووداویان کرد و ڕایان گەیاند ئەم کردەوانە پێشاتی مەترسیدارن و ئەگەر لانی پەیوەندیدار بەجددی نێتە سەرخات ئەوە لە داهاتوو هێرش و پەلەماردانی لەو شێوەیە زیاتر ڕوو دەدەن. لێرە ئەم سندیکە پارێزەری کوردستانی لە قادۆکێ بتوندی في حالة في ظاهرة وام إدانة كين بو مستقبل جي أم قلبي أو دينا هرب بفارزارك شد جهتك بتقول شعر دي بتن احتلالات لي تكرن أم نرازقنا خد يارت كين وأم قالوا فارزارينا وك خباخش أم هين بيك وأم دفاع جيب كين برامبر همي محاكمة لم شوار شيء ودا ببي مادة بالسودول يا ساي فارزارياتي هێرش کردنە سەر پارێزەر وەک هێرشکردنە سەر دادوەر و دادوەرە و پێشێلکردن دەستدرێژیە بۆ سەر دام و دەستگای یاساییەکانی هەرێمی کوردستان هەژمارەکرێ. مەترسی جدی هەیە کە هەنگاو دەنێ لە ڕووداوەوە بۆ دیاردەبوون بۆیە پێویستە لەسەر دادگا و داواکاری گشتی و پارێزەران بەو هێزە معنەوی و یاسایی کە هەیەیانە ڕوبەڕووی ئەو دیاردە ناشرین و پێشێلکارانە ببنەوە. لە هەرێمی کوردستان حاڵەتەکانی هێرش و پەلەماردان و بێڕێزی باچین و توێژە جیاوازەکان مێژوویەکی هەیە. لە مامۆستایانی ئاینیەوە دەستی پێکردو بە پەرلەمانتار و پێشمەرگەدا تێپەڕی و بەهۆی کەمتەرخەمی لا گرتنەبەری ڕێوشوێنی پێویست ئێستا وا لێ هاتووە هیچ کەس پارێزراو نەبێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.